ممکن نییە لە چارەکە سەدەیەکا کە 25 ساڵە کەسێک لەسەر گەندەڵی، لەسەر ستەم، لەسەر نادادی سزا نەدرابێ، دادگایی نەکرابێ. ئەزانن 5-6 هەزار زیندانی هەیە لە هەرێمی کوردستان چێنەوانە. هەموو ئەوانن بەهۆی ئەو دۆخە خراپەوە دەفع بوون بۆی تاوان بکەن. هیچی ئەوانە نین کە تاوانی گەورەیان بەرامبەر ئەم خەڵکە کردووە، هیچی ئەوانە نین کە ستەمی گەورەیان بەرامبەر ئەم میلەتە کردووە. کەواتە ئەمە بێلێپرسینەوە و بێچاودێریکردنە. تەنها ئەم خولەی پەرلەمانی کوردستان دەستمان تون کرد لەوەی کە لێپرسینەوە و چاودێری بەهێزکەی دەرگای پەرلەمانیان داخست. داخستنی دەرگای پەرلەمان مانای گەورەی هەیە، مانای ئەوەی هەیە کە ئەم جۆرەی حکمی ئەم وڵاتاکە ئەو کەسانەی حکمی ئەم وڵاتیان بەدەستە سەروەری یاسایان قبوڵ نییە و لێپرسینەوەشیان قبوڵ نییە. بەتەئکید ئەم برادەرانە پەرلەمانێکیانەوێ بێدەنگ و بێدەسەڵات کەی ویستیان بڵێن بێ زەحمەت ئەو کاغەزەمان بۆ بکە بە قانونمان پێویستە بۆی بڵێن قانون هەیە، وەکەی ویستیان شەرعیەتی لێ وەرگرن بچن سوێن بخۆن بە درۆ بڵێنەوە شەرعیەتی دەنگی گەلمان وەرگرت. ئەگەر نا پەرلەمانێکیان بۆ ئەوە نییە کە چۆن شەرعیەتیان پێدا وەهاش لێیان وەرگرێتەوە